جا سڵاوی خواتان لەبێ ئازیزان خۆشەویستان فێرخوازە بەڕێزەکانی ئادۆ پریمێر خۆشحاڵین لەوانەی 24 لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین. زۆر سوپاس بۆ پش و درێژیتان بۆ ئارامگرتنتان کە تاوەکو ئەو لەحزێ لەگەڵ ئێمەدا بووین. ڕێز و احترامی بێپەیانمان هەیە بۆ هەموو بەڕێزانێکە فێرخوازی ئێمەن و ڕۆژانە متابعی وانە فێرکاریەکانمان دەکەن. جا بەڕێزان ئالێرەدا لەم وانەیەدا لەوانەی 24دا نوقتەیەک یان برین وەرچەرخانێک یان برین ئینقیلابێک یان برین نازام هەر ناوێک لێ دەنەی گرنگ دەست پێ دەکا. یعنی ئێستا ئێوە کە تاوەکو ئێستا لەگەڵ ئێمەدا بووینە ئەگەر دابنین ستێپی یەکەم بوو هەنگاوی یەکەم بوو ئێستا ئێوە ئەلێرە سواری مەزعەت دەبن و دەفڕن و دەچنە قاتی بیستەم. هەنگاوێکی تری گرنگ لە ئەدۆ پریمێر دەست پێ دەکەین ئەویش باسکردنی چۆنیەتی کارکردن لە سوورە و ڤیدیۆ و دروستکردنی موشن گرافیک و دروستکردنی یعنی حرکات چۆنیەتی دروستکردنی حرکە لە ئەدۆ پریمێر بۆ تێکست بۆ ڤیدیۆ بۆ فۆتۆ بۆ هەر شتێک ئیش لە چندر دەکەین لە ئیفێکت کۆنتترۆل کە ڕەنگە کاری زۆر ناوازە و داهێنانەکان کە ئەنجام دەدرێت لە ئەدۆ پریمێر وادا بنین زۆربەی زۆری لەو ئیفێکت کۆنتترۆلە ئەنجام دەدرێت. من بناغەکەتان فێر دەکەم ئێوە ڕەنگە بە زەوق و سەلیقەیەکی جوانتر زۆر لە پێشە منیش بدەنەوە لە دروستکردنی شاکاری جوانی گرافیکی لە موشن و ئەم جۆرە بابەتانە. بۆیە پێشەچێکە تۆزێک درێژەماندایە لەبەر ئەوەی مۆزوعەکە میهیمە ئەمن میهیمی ناکەم بە خۆی لە خودی خۆیدا میهیمە و خۆشترین بەشی ئەدۆ پریمێریشە کە ئیفێکت کۆنتترۆڵە. یعنی ئەگەر تو ئیفێکتانت کۆنتترۆل کرد دەتوانی پێ لەسەر پێدا بنێ و برێەوە ئەمنم کە تەقلەی بە ئەدۆ پریمێر لێ دەدەم و وەدەتوانم فیل بێنمە ناو ئەدۆ پریمێر لەوێ بیخەمە بەر تەقلە ئەم جۆرە بابەتانە. جا بەڕێزان بە ئێمە ئەوە پرۆژەیەکی نوێیە وانەی 24 فۆڵدەرێک یان بینێک بکەینەوە نیو بین ناوی لێ بنین سێ فۆتۆ بە لە فۆتۆی دەست پێ بکەم وانەکە قسەک بە خەپسەی دەست پێ دەکەم بەس ئێوە زەینی خۆتان دەنەن و لەگەرم دابن و ئێوە هەرگیز هەرگیز ئۆرگانیزیشن لەبیر مەکەن. من لە بۆ فێرکاریمە ئێستا دەڕۆین بۆ کوێن دەرێ بۆ ئەوەی هەندێک فۆتۆ بینین تاوەکو تەقلە و مەقلەم پێ لێ بدەین و تاوەکو ئێوەش بسەلمێنین یعنی کە فعلەن ئێوەش دەتوانن ئەدۆ پریمێر کۆنتترۆل بکەن و بە کەیفی خۆتان ئەوەی دەتوانەوێت ئیشی لەسەر بکەن. جا بەڕێزان با بچینە مۆسکیتۆ پێشکە و مێشکە بە هەندێک وێنە بێنین. ئەم وێنەیە و برادرە ئەمە و هەروەها ئەمە بە ئەمەش بێنین. جا بەڕێزان خۆشەویستان وانەکەمان زۆر درێژ دەکەینەوە بەس ئیشاڵڵا وانەیەکی زۆر خۆش و بەچێژ و پێز و هەروەها دلیشس دەردەچێ ئینشاءڵڵا. جا بەڕێزان هەرگیز نەکەن بێزار بن بێزاربوون نابێ بوونی هەبێ لەگەڵ ئێوەدا. بەڕێزان خۆشەویستان ئێستا دەتوانین سکوێنسێکی نوێژ بکەینەوە یان هەر ئەمانە ڕابچێشین. ئێستا برێن ئەمە ڕابچێشین یەکسەر سکوێنسێکی نوێ دەبێتەوە بەس بەچێ بە مواسەفاتی ئەم فۆتۆیە کە ئێستا ئێمە لێرە داماننا ینی بەو شکل و شێوەیە دەبێتەوە سکوێنسەکەمان کامە فۆتۆ بوو بە 02 ئەمە قیاسەکەیتی 3500 ئەمە زۆر علمی نییە با سکوێنسێک بێتن برین فول HD بێتن یان شتێک لە بابەتانە بێ بە کۆنتترۆل ئن لێ بدەین یەکسەر سکوێنسێکی نوێ بکەینەوە بە 1080 مواسفاتەکانی تریشی لێرە نووسرایە حواڵە بکەین بە شتەکەمان فول HD بیان هەر قیاسێک لەوانێت تۆ بۆ ئینستاگرام یان بۆ فەیسبوک قیاسی فەیسبوک و ئانە وەردەگری لە گوگل سێرش لێ بدەن قیاساتان دەداتێ. جا ئێستا ئەگەر ئێمە بمانەوێ ئیش لەسەر فۆتۆیەک بکەین لە بۆ نمونەی وەروها لە بۆ فۆر ئێگزامپڵ و مەعلومی جەنابتان ئەو سەبرە ئیشە ئینگلیزی بەکاردەینەمەوە لە پۆز و مۆزینیە هەر لۆ خۆشیە وەبێ ئیشەکە قسەک زەخم بێتنێ ینی بە موهیمی تێبگەن. جا بەڕێزان خۆشەویستان ئەو برادەرە لەبەر پشتەمبلی خۆی زۆر بێ ینی برین لە ناخۆشیدایە زۆر پێشکە پێیوەدایە بۆیە زیازی پێشکە کوژ هەیە. ئەمە ئێستا ئەمە فۆتەیەکەی نایتمان فۆتۆیەکی زۆر لە جێی خۆیتی لە ناوەندا فول سکرینی نەکردیا
بۆیە ئێستا دەتوانین زۆر ئیش لەسەر ئەم فۆتۆیە بکەین و بزانین چۆنی بەکاری بێنین لە بۆ ئەو ئیشەی خۆمان وادابنێن برێن موشن گرافیکێکی گچکە دروست دەکەین لە بۆ پێشکە کوژی لە بۆ ئەوەی کە بیتوانین ڕێکلامێکی لە بۆ بکەین. جا ئازیزان خۆشەویستان ئێستا ئێمە ئەو فۆتۆیەمان هینایە و ڕامان کێشا و دامان نا. ئێستا ئێوە و مەزانن کە ئەمە فەیری ڕەشە نەخێر ئەگەر تۆ ئەمە فەیری ڕەش نییە ئەمە نیشانی ئەوەیە کە هیچی لە ژێرنەیە ئێرس ترانسپارەیشنە. جا بۆ ئەوەی کە ئێمە بزانین ئەمە فەیری ڕەش نییە و ترانسپارەیشنە دەتوانین باگراوندێکی لە بۆ دابنین باگراوندێکی بە پێز و بە شتانە دەینە نیوی ئێرە دەتوانین بچینە کەلەر مات بزانین چەند شتمان هەیە لێرە بتوانین لە بۆ ئەو پرۆژەی خۆمان بەکاری بێنین با کەلەرمات بێ لێرە دەتوانی کەلەرماتێک بە قیاسی خۆ دەتەوێ هەڵی بژێری ئەمە قیاسی فولی ئێژیەکەی خۆمانە جا تو ئۆکەیەکی تێبگرا بەس بە سەبرینەوە بە جامی تەنیشتان بکەوی شتێک بچێنی ئالێرە ڕەنجی کەلەرماتەکەی هەڵدەبژێرین ئەگەر زەوق و سەلیقەی تەنسیقی ئەلوانتان هەبی گەلک باشە و هەروەها ئامۆژگاریەک تیپ یعنی ئامۆژگاریی گچکە لە بۆ ئەو بەڕێزانەی کە تازە دێنە ناو بواری گرافیکوانە ئەگەر وستان تەنسیقی ئەلوان بکەن هیچ معلوماتێکیش نییە لەسەر تەنسیقی ئەلوان ئەوە داهێنانی خۆمە بەس تەمەشایەکی دەوروبەری خۆت بکات چت لێ نزیکە برێن شتێک لێ نزیک بێتن بۆ نمونە دەستەی کلێنز ئێستا دەستەیەکی کلێنز لە لای منە تەمەشا دەکەم لە چەند ڕەنجی پێکاتیە سپی وە شینی تۆخ لەگەر زەردی و تەمەشارەکەم شکلیشی زۆر جوانە شکل لە لێ تو یەکسە بڕۆ ئەو تەنسیق ئەلوانەی بەکاربێنەوە یان چاو بجێرە هەر شتێک دیت تەنسیق ئەلوان بوو فۆتۆیەک بوو تابلۆیەک بوو دیزاینێک بوو یان برین شتێکت کڕی بوو دیزاینی هەبوو ئێستا شتێشکەم لە تەنیشتا ڕەنجی مۆر و سپی و شینی بەکارینە وڵی زۆر لێکتریش دەی ئیتاری تێکستەکەشی ڕەشە بەو شێوە یەکسەر تەقلیدی بکەوە هێدی تاوەکو خۆت فێری تەنسیقی ئەلوان دەبی دەتوانی داهێنام بکە ئێستا برێن ئەوە کەسکمان هەیە باگراوندەکە کوبیتن نازانم وڵی ئێستا بیکەین بە چ باشە ئێستا ڕۆژەکە تاڕادەیەک لێدێ بەس با باگراوندێکی شەدریبی زۆر حازم لە ڕەنجی شەدڕیە وە دەتوانین لێرەش ناوێکی لێ بنێ بنووسی باک 01 ئۆکەی ئۆخەی داماننا لێرانە جا بەڕێزان ئێستا ئێمە باگراوندەکە بێنین لە لایەری دووەمی دابنێن چکە ڕاگە چێشی بە ماوس لەر کوێک بتێ دادنەی وە معلوماتێکی تریش ئێستا ئێمە سێ تراکمان هەیە ئەگە بتێت تراکێکی نوێ بکەوە ئەمە ڕابچێشە لەو بۆشایە بەرەلایکە یەکسەر دەبتە تراچی چارەم بیبەسەرتر دەبتە تراچی پێنجەم بەو شێر توانین تراک زیادکەی یان کلیکی لای ڕاست بکە وەرە سەر ئاتراکز ئەلێرە ئاتراکمان هەیە ئەمەوە بزانمی سەوتە ئاتراکت لێ بدە یەکسەر ئۆتۆماتیکی یان تراکێک زیاد دەبێ هەروەها تراچی دووەمیشمان هەیە ئاتراک ئەلێرە دەتوانی بە ژمارە ئێستا لێرە بنووسە 100 تراکت لۆ زیاد دەکاتن هەر بە گاڵتە پلیسمنتەکانیش دەتوانین لە پاش 6 دەست پێ بکە پاش و پێشی پێ بکەی والله ئەعلم ئێستا ئێمە ئەم چاوەدا بگرین بالێمان بزربێ بینیمان ئێستا ئەو باگراوندا هاتە سەر ڕسمەکەی لۆ چونچە هەر چەندا بنێ تەبقا عن تەبقا هەمووی دەکەونە سەری یەکتری ئەمە لە ژێر ئەمەدایە جا بۆ ئەوەی تەرتیباتەکەمان لێ تێک نەچێ دەتوانین ئەمە بریم بکەینە لای سەرەوە ڕسمەکە هاتە سەری ئەمەش بیهێنینە خوارتر بەم شێوەیە ئێستا ئێمە باگراوندێکی مەیلە و شەدری و پشتملێکی بە پێشکە پێدراومان هەیە جا بەڕێزان خۆشەویستان بۆیە گوتم بۆشاییە بۆشاییەکە بە دیارکەتەها ئێستا ئەمە لا ببین ئەمە بۆشاییەکەی و دەیبینی زۆر بە جوانی بەڕێزان زەین خۆتان بدەنە ئەوانەیە ئەمە تقریبەن یعنی و چی برێ مەرحەلەیەکی تازەیە لە ئەدۆ پریمێر خۆشی بەکارهێنانی ئەدۆ پریمێریش لێرە و داهێنانیش لێرەیە هەموو شتەکان تقریبەن لێرە ئەنجام دەدرێ جا ئێستا ئێمە وشی وتمان ئەو پشتەم لەمان هەیە کاتێک کە کلیک دەکەی ئێرە سۆرس مۆنیتەرە کلیک لەسەر ئەمانە بکەین و دێ ئیفێکت کۆنترۆل
ئەمە ئێستا ئەم تەرتیبات و هەراوهۆریایی کە لێرە هەیە هەموو تایبەتە بەم ڕسمەیە. کلیک لەسەر باگراوند بکەین تەحویل دەبێ ناوەکەش دەگۆدرێت و دەنووسێ باک 01 و لەو لایە ئەمەدا بگرێ دەرێ ئێستا هەراوهۆریایەکە ئەلێرەیە و ئێرەش بەشی ینی کۆنتترۆڵە ئێرە ئەم تایملاینە و تایم لیدە و تێلی تایملای یەکسانە بێرە یەکسانە بە بێرە بۆیە ئەمە هەروەکو وتمان ئەم تایملاینەی ئێرە و تایبەتە بەوەی ئێرانە. جا بەڕێزان شتە خۆشەکانی ئەدۆ پریمێری داهێنانەکان زۆربەی زۆری لێرە دەکرێت و ئەمەوانەیەکی سەرەتایی موشن گرافیکە کە زۆر میهمە ئێوازەینی خۆتانی بدەنێ. ئێستا ئەمە فۆتۆیەکەی خۆمانە فۆتۆیەکە ئەلێرە کاتێککە کلیکی دەکەین دێینە لە سۆرس مۆنیتەر وەرە ئیفێکت کۆنتترۆل کلیک لەسەر ئەمە بکە ئەمە تایبەت دەبێ بە بەڕێزە. ئێستا لێرە دەتوانین دەبل کلیک بکەی وێنەکە بە خۆت چی لێ بکەی بەرز و نزم و گەورە و گسوک و ئەملاشی پێ بکەی بە کەیفی خۆت بە دڵی خۆت بەس ئاگادار بە با فۆتۆیەکە دیقەی جوان بێ. ئێستا گەم لە حەزە بکەن ئەو فۆتۆی خۆی لە خۆیدا دیقەی جوانە زۆری ژەنیە پێش زۆر نابێتە مەغە و وەش و مۆزایک و بێدیقەیەکی ئەو توێت پیشان نەداکەوە تۆ تەبیعاتت پێتێک بچێت و دڵت نەیگرێ. جا ئەزیزان ئێستا بینە ئیفێکت کۆنتترۆل کە خۆشترین جێگای ئادۆ پریمێرە بەڕێی من نازانم بەڕێی ئەم بەڕێزەیکەوە ئێستا لە دیار ئێمەیە کامەجێ خۆشترین بەشتی. جا خۆشەویستان ئەلێرام کیفرەیمان هەیە ببیرتان دێ لە وانەی سەوت لە 23 باسی کیفرەیمان کردی. ئیشی کیفرێمی چییە؟ هەر نقطەیەک دادەنەی دەتوانی کاریگەری تایبەتی بدەیە برێ لەو نقطەی دەنگت بەرزکە بە هەمان شێوە لە فۆتۆش دەرێ لەو نقطەی خۆت لێک بچێشە درێژ بووە ینی برین گەورە بە وە لە نقطەی خۆت باریکەوە خۆت بچووکەوە لەو نقطەی تەقلە چ لێبدا لەو نقطەی تەقلەی شکە بەنەوە عشکە لێبدا لەو نقطەی حڕەکەی جاکشانی بکە لە ئەوەکەی تکە بیکە بروسلی وهروەها جیتلی و باندام و ئەوانش بۆ دەرسەکانی تر بێ. جا ئێستا ئێمە دێینە ئێرە زۆر بە ئاسانی ئەو تێلە یان تایملیدا تایبەتە هەردووچی فەرقی نییە لەگەر ئێرە هەردووچی یەک جۆرە ئەگەر زەینی خۆتان بدەنێ ئەلێرە و ئەلێرە تایم تێلتێلی پلێرەکە وچی خۆی دێ و دەڕوا هیچ مشکلەیەکی ئەوتو نییە. بەڕێزان خۆشەویستان دزمە بن زەینی خۆ بدەنە من ئەلێرە ئێستا ئێمە بمانەوێ ئەو فۆتۆیەک و داخیلی سەر ئەو باگراوندەی بی لێرە دێ پۆزیشن واروە سکیل و ئەلێرە شەمانە ئەگەر ئەتوو برێن فۆتۆیەکە بتێ فول سکرینی بکەی و بزانم ئەلێرە دەیە بەشی چێن دەرێت تا چاوم دەیبینتەوە سکیل تو فریم سایز لێ بدا تۆزێک پڕ بێرەی دەکاتن هەروە شتێشتریشیە سێت تو فری سایز دەگەڕێتەوە نازام یعنی ئەو تەرتیباتانەش لێرە هەیە جاروێ ئەگەر فریم ئەوکە بیتن فول سکرین دەکا. جا ئێستا ئێمە ئەلێرەینە لە بەشی پۆزیشن و هەروەها لە بەشی سکیل و لە بەشی ڕۆتیشن و لە بەشی ئەنچەر پۆینت و ئەنتی فلێکەر فڵتەر و ئەنواع تەرتیباتی تر کلیک بکەی شین دەبێت ئەوە کلیکت کرد بەمە یەکسەر چ دەبێتەوە کیفرەیمەکان دەبێتەوە گەم لە حەزەکەن کیفرێم ئاکتیڤ بوو بەس ئێستاگە لای بین ئۆکەی کیفرێم نییە هیچ کیفرێمێک لێرە نییە بەڵام تۆ کلیک لەسەر ئەمەکە لە بیرمەکەگە ماسش لەسەر ڕاگری ناوە چ تایبەتی هەیە نووسرایە توگڵانیمەیشن هەروەها ئەلێرەش بە هەمان شێوە دەتوانی توگڵانیمەیشنەکانی ئاکتیڤ بکەی ئەوە بۆ چیە بۆ ئەوەیە تا حرەکەکان خەزم بکە ئەم کیفرەیمانە هەرچ حرەکەیەک ئەتو پێی برەی وەکو چراکەی عەلادین بۆت جێبەجێ دەکا بۆت خەزم دەکا بۆیە بیانکەوە ئاکتیڤیان بکە ئی ڕۆتیشنی ژەتانی بکەیەوە ئەگەر ئیشت پێبوو لە شتانی نەکەوە. جا بەڕێزان ئێستا ئەگەر ئەلێرە دەتوانین زوم و ئین و زوم ئاوت بکەین بە هەمان شێوە لەسەر کیبۆرد پلەسەکاندا بگرام. ئێستا ئێمە ئەلێرە لە بەشی پۆزیشن کیفرێم ئاکتیڤ بوو چ لێرە کردمانەوە سکیلش بە هەمان شێوە گەورەوەی بچووکی و ئەم زۆرە شتانە ئەلەوێش ئاکتیڤ بوو. ئێستا ئێمە دەست بە حرەکاتی خۆمان بکەین لێرە دەتوانی ئەمە ئێستامە کیفرێمە ئەگەر ئەمە ئەوها لێ بکەی یەکسەر خەزنی دەکا دەرێ ئەلێرە دەست پێ بکە با بچین لە چ دەست پێ بکەین لەو فەرەزنا بچووکی بکەینەوە تا ئۆڕسمەمان بچوو کردو ئێستا بە هیچ نابیندرێ یان تۆزێک ئینجا بیخەینە چەندێرە دەرەوەی شاشە لێرە بیکە سفر و بچووک بێ
ئەمە بڕوێنە تایملاین یعنی ئەلێرەش دەڕوازەنی خوتام دەنەوێن دەرێش لێرە دیسان هەر دەستکاری ئەوانە بکەی کیفرێم بەخۆی زیاد دەبێ ها یەکسە کیفرێمەشکە زیاد بوو یان ئەمە دابگرە ئەم نقطانە ئەم دوو نقطە دەتێت لەم دوو بەشەی ئیشکێت جارە ئیشت بەوانە نییە و دوو کیفرێممان زیاد کرد یان هەر حرەکەیەکت پێکرد کیفرێمی زیادە بێت تا کیفرێمی پۆزیشن بە چی لێ بکەین کیفرێمی پۆزیشن دابنین وەبی ماوە ئەوەکەمان بێتەوە دەرێ یەک دقام و ئەمەش بکەینەوە 100 وەبی وە دیار کەویتن ئێستا بینیتان ئەلێرە سفرە بە هەرچەند دەهین و دەیبن دیار نییە بەس تۆزێک حەزمی بدەینێ با بە دیارکەیتەوە ئێستا ئەوە هات لە کیفرێمی دووەم بێتە نێوەندی شاشە بەو شێوەیە ئێستا هەروەکو بینیتان جا بەڕێزان هەروەکو بینیتان لەو کیفرێمە برمانە دەرەوەی شاشە و سفرمان کرد لەو کیفرێمە فولمان کردەوە و دینیتان کە فول بۆ هاتەوە ناو شاشە دەتوانی ئەو جارە کەمێکی تر بیڕوێنی حرەکەی تری بدەیتێ بۆ نمونە ئەلێرە ئێستا حرەکەی تری بدەیتێ لەو فەرەزنا کیفرێمی دیکە زیادکە تۆزێک بچووچیکەیتەوە برین بچێتەوە پاش لێرە دیسان تۆزێک بێتەوە ناو شاشە کۆرە بە کەیفی خۆت کوی بە مێشکت دادێ کو حرەکە دەتوانی یەکسەر تەزیل دەبێ ئەگەر ئەوانت کردەوە هەرکوی دەستکاری و ژمارانە بکەی حرەکە تەزیل دەبێ دووبارە بیچێشەوە شوێنی بگۆڕا بی بە ئەولاتر گەورەیکە بە کەیف خۆت ئێستا لەو کیفرێمانە ئەوانە ئەو حرەکانە هەمووی خەزن دەبێ مادام شوێنی کیفرێمەکان کردەوە اینجا وەرە سەر چێ ڕۆتیشن دەتوانین دووسێ تەقلەشی پێ لێ بدەی ئەلێرە ئاوای لێبێ دوایە بگەڕێەوە ئێرە ئەو جارە لە تەقلەکەی پشەمان بۆ ئەوە بەعکس بسوڕێتەوە پۆزیشنیشی تۆزێ برینکەوە هەموو ئەوانت کردێتەوە هەمووی خەزن دەبێ لە بۆت ئینجا داهێنان و گۆڕانکاری دەرەجەیەک بیکۆ سفر کە کردۆ سفر دێتۆ سەر بواری ئەستی خۆی ئەلێرە دەست پێ دەکا جا حرەکات و ئانە و هەروەها دێ شوێنی ئۆپۆسیتی لەوێن دەرێ دەتوانی کیفرێم زیاد بکەی و شەفاف و ناشەفافی کە یعنی تۆزێک شەفافی کەم کێوە ئەمە هەماشت دەتوانی بۆ ڤیدیۆش دووبارەکەی ئەوها ڤیدیۆ بداتە بەرتەقلام ڤیدیۆیەک لێرەدانا ڤیدیۆەکەی شەفاف بکەی بکەی بچێتە سەر ڤیدیۆیەکی تر یان بچووک و گەورە و ئانەی بکەی و هەموو گۆڕانکاریەک لێرە دەکرێتن شتە جوانەکان هەمووی لێرە دەکرێت تقریبەن ئەلێرە بابینە ئێرە و ئێستا فۆتۆیەکە چ لێ بکەین بە فول بێتەوە بکەینەوە 100 و پاشان دوو حرەکاتی تر زیاد بکەین بچووک بێت کەمێک بچووچکەینەوە و پۆزیشندا بگرین دەتوانین لەسەر کیبۆرد یعنی لەسەر ئەوە کە پۆزیشنت داگرت یەکسەر بە ماوسیش بیبیتە دەرەوە ئێستا برمانە دەرەوە بازەینی خۆمان بدەینێ بزانین چمان دروست کردێ لەو خەپسەی کە تەمەشاتان کرد ئێستا بینیتان بەس فیلمەکە ئاچوو غەلۆ ئەلێرە دەتوانین کیفرێمەشکە زیادکەین ئەلێرە ببتەوە 100 بەس لەو نقطەیە یعنی ئێستا بڕوا کیفرێم ئەو لاش بڕوا لەم نقطەیە تۆزێک ئاچوخ بێ بینیتان جا بەم شێوەیە بینیتان ئەمە حرەکاتەکەیە کە دروستمان کرد ئێوە دەتوانن تاقی بکەنەوە زۆر ئاسانە بەس بۆ ڕاستی داهێنانی پێ ئەنجام دەدرێ هیچی کەمتر نییە ناگاتە ئافتەریفێکت بەس برێن شتی داهێنانی سەفەری زۆر باشی پێ ئەنجام دەدرێ زۆر دەرەجە یەکە هیچ مشکلەیەکی ئەوتۆنیە بە کەیفی خۆت دەتوانی حرەکاتی پێ دروستکەی دەتوانی بۆ تێکستیش هەر هەمان شت دووبارە بکەیتەوە جاباوانەکە ئەلێرە کۆتایی پێبینین لە وانی 25 و 26 ئەگەر کرا هەر باسی فێکت کۆنتڕۆل لەکرێن چێ خۆشترین بەشی ناویسێ ئەدۆ پریمێرە و ئیشەکان هەموو لەوێ ئەنجام دەرێ ئەو جارە سەر ڤیدیۆ تاقی دەکەین و لەسەر تێکستیش تاقی دەکەینەوە میم ئیفێکت کۆنتڕۆل بەم شکل و شێوەیە ئیش دەکا هەندێک معلوماتی تریشەیە لێروکانە لاوانەی داهاتوو باسی دەکەین پشت بەباری تەعالا تاوانەیەکی تر سەبسکرایب لەبیر مەکەن و هەروەها یارمەتی برادەر و هاوڕەکانی ترشتان بدەن با ئەوانش بێنەوە بواری گرافیک و داهێنان تا هەمومان داهاتوویەکی گەشت و خۆش و گەشاوە دروست بکەین بۆ یەکتری تاوانەیەکی تر بە خۆتان دەسپێرین خواتان لەگەڵ